ئەڵمانیەکان دۆستمانن، ڕاوێژکار و ڕاهێنەرەکانیان لە کاتێکی پێویستە بۆ پشتیوانی گەلی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و پێشمەرگە کە کاریگەریەکی گرنگ و بەرچاوی هەبوو لە تێکشکاندن و شەڕی داعشدا. بوونی تیمی سەربازی ئەڵمانیا لە کاتێکی پێویست و گونجاودا بوو، کاری زۆر گەورەیان ئەنجامدا، بە تایبەتی لە ڕاهێنان مەشقی پێشمەرگەدا، لە بەرزکردنەوەی توانای سەربازی ئەفسەران و پێشمەرگەکانی کوردستاندا، لە ناردنی چەک و تەقەمەنی. Es ist uns auch bewusst und wir dürfen das und werden das in Deutschland auch nicht vergessen, dass der Kampf von ئێمەیەک ئامانجی هاوبەشمان هەیە، ئەویش تێکشکاندنی تیرۆریستانی داعشە. لە هەنگاوی یەکەم بەرەنگاری تیرۆریستان بووینەوە و هاوکارتان بووین و هاوکاریشتان دەبین بۆ بەرزکردنەوەی تواناکانتان. ئێوە شەڕەکەتان کرد و قوربانیتاندا، نەک بۆ ئاسایشی خۆتان، بەڵکو بۆ ئەڵمانیا و ئەوروپاش ئێمە بەشدار دەبین لەگەڵتان و هاوکاری هەموو هێزەکانی عێراق و کوردستان دەکەین. ئێمە لە هەولێر لە قۆناغی یەکەمدا مشقمان بە هێزەکانی پێشمەرگە کردووە و ئێستا لە قۆناغی دۆمداین و لە داهاتووشدا قۆناغەکانی ئەو هاوکاریانە بەردەوام دەبن. چۆنیەتیمانەوەمان لە هەرێمی کوردستان دەکەوێتە ئەستۆی پەرلەمانی ئەڵمانیا و لەم سەردانەماندا بەڵگەی پێویستمان کۆ کردوتەوە بۆ ئەوەی بمێنینەوە لە هەرێمی کوردستان و پەرلەمانی ئەڵمانیا بڕوا پێبێنین. Wir sind jetzt in einer zweiten Phase. Wir bilden die Ausbilder